هەمیشە کاری بۆ منداڵان کردووە، بە بابا سەنعان ناسراوە. بابا سەنعان وەک خۆی دەڵێت دنیای مناڵانیشان لێ قەدەغە کرد، بڕیاری داوە دەست لە کار بکێشێتەوە هیچ جۆرە چالاکێکی هونەری و مناڵان ڕێک نەخات. بابا سەنعان چالاکوانێکی ناحیی خورماڵە، دەڵێت لە 1/6 ئاهەنگێکی گەورەی بۆ مناڵان ساز کردووە، داوای لە هێزانامنیەکان کردووە ئەمنیەتی ئاهەنگەکە بپارێزن، بەڵام هێزانامنیەکان لە ڕێگەی لیژنەی هاوبەشەوە داویانە بەسەر ئاهەنگەکەدا و 14 ماتۆرسکیلی خۆی و میوانەکانیان دەست بەسەرداگرتووە. بێگومان ئەو ماتۆڕانە کە لای ئێمە براون هەمووی پارک بوون، ینی وەساون، ئەوە نەبێ مەسەلا خەڵکیانی زعج کرد بێ. ئەمجا مەسەلا ئەو باوکانەی ئەو کەسانە کە زۆربەی ماتۆڕەکان مناڵەکانیان هێناوە بۆ ماتۆڕە هێناویانە بۆ ئاهەنگەکە، ینی مناڵێک بە ماتۆڕ بێ بۆ ئاهەنگ دڵی خۆش بێ، ئێستا ماتۆڕەکەی باوکی برا بێ ئەبێ چی؟ ینی ئەمە لای ئەم مناڵە چی دروست دەکا؟ ئەنێم خۆشەویستی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و ئاسایش، ینی ئەمە بۆ خۆشیان خراپە، بۆ سیاسەتی خۆیان خراپە، بۆ سیاسەتی حیزبەکان خراپە، هەر هیچ ناڕێزی ئەوەیان بگرتایە کە 1/6 ڕۆژی دامەزراندنی یەکێتیشە، لەو شەوە لەبەر احترامی ڕۆژەکەی خۆشیان بگرن، بەڵام زۆر بەداخەوە. ئێمە یەکێک لەوەنەی هاوڕێی خۆم بووە لە یەکێک لە گوندەکانی ئێرەوە لەگەڵ خێزانیا تایبەت بۆ لای من هاتوون، وەڵاهی دایان بەزانم و ماتۆڕەکەیان بار کردووە، ینی زۆر شتێکی دوور لە بڵین بەهای ئینسانی، دوور لەوەی کە بۆ بڵێ ڕێز بۆ هونەر دابنی. دژی دەست لە کارکێشانەوەی ئەو چالاکوانەی بواری مناڵان بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی ناحیی خورماڵ گرت بوونەوە. دەڵێن پاش بابا سەنعان کە لێنێکی گەورە دروست دەبێت و ئەوانیش بایکۆتی سەرجەم چالاکی و بابەتە هونەرەکانیان لە سنوورەکەدا کردووە. ئیدانەی ئەو کارەکەن کە هێزەمنیەکان بەرامبەر بە بابا سەنعان و گروپەکەی کردویانە و داواکارین لایانی بەرپرس وەڵامی داواکاریەکان بداتەوە و ڕوونکردنەوە بدات لە کاتێکدا کە چالاکیەک بۆ خزمەتی هاوڵاتیان نەکرێت و بابا سەنعان کەسێکی چالاکە و کەسێکە کە لە بواری مناڵاندا خۆبەخشانە کار دەکات، ناکرێ ئەوان بێڕێزی بە کارەکەی بکەن و بەو شێوەیە ئاهەنگەکەی لێ تێک بدەن. ماتۆڕەکان لە گاراجە پارک کراون براون، نەک لە مەفرەزای گیرابن. ئەگەر لە مەفرەزای گیرابن کەس پێی ناڕەحەت نییە. ئەم ماتۆڕە لە پارکە پارک کراون گیراون براون ڕاگیراون، ئەوان هاتون کویان کردنەوە بردوونیان. کێشەکە ئالێرایە ئەوایە ڕێزیان لە ئاهەنگەکە بگرتایە، لە هونەر بگرتایە. من وەکو خۆم کەسێکی هونەریم 20 ساڵی لەم شارە کاری هونەری چالاکی ڕۆژنامەنووس شتەکەم بڕیارمەوە لە ئیمڕۆ بەدواوە لە حەچی کار و لە حەچی کاری هونەری و پەرەنگێم شارەیە من ئیشی خۆم ڕاگرم، ئیشێکم ڕێزی لێ نەگیرێت نایکەم. بابا سەنعان زیاتر لە 20 ساڵە لەناو مناڵاندا کار دەکات و لە ڕێگەی ئاهەنگ و شانۆوە دڵی مناڵانی خۆش کردووە، ڕێکخراوێکیشی بە ناوی پەپولەکانی ئەورامان دامەزراندووە. بابا سەنعان دەڵێت دڵیان شکاندوو و بە سوکایەتی پێکردن ناوی دەبات، دەژڵێت تا داوای لێبوردنی لێ نەکرێت ناگەڕێتەوە بۆ ناو بوارەکەی. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی خورماڵ.